بەردەم سایلۆی مەخمورە هاتوون بەرووبوومی ساڵێکیان ڕادەستی سایلۆکە بکەن، بەڵام سایلۆی مەخمور ڕێژەیەکی زۆر کەم گەنمیان لێوەردەگرێت و ئەوەش جوتیارانی بێهیوا کردووە. جوتیاران دەڵێن حکوومەتی عێراق زوڵم لە جوتیارانی سنووری مەخمور دەکات. فەلاحەکان بەعامێکی 120 دۆنمی هەیە، ئەگەتەنی عەدی 500 کیلۆ هینایە دەکات 6 تەن، خوتەی 15 تەنی لۆ هاتەوە. 15 تەنیش بای هیچ ناکاتن. مانگە و هەفتەی ساق وە بن قەلابان نووسینەیش گونا عاقی خۆیتیان بەس منتیقەی ما چیمیاشیان نەداینێ و گەنمیشیان نەداینێ کەس چی نەگوت و منتیقەی مە کەس نەنجێ ناکاتن و 200 دۆرم نووسرایە 5 تەناتەوە ئەو تەوا 20 کیلۆمەترە شەرگاتە هێچەرە تەن دۆرمی 900 کیلۆ لۆ هاتەوە. ئەرێ وەڵڵا 900 کیلۆ لۆ هاتەوە، مەخموریش 150 کیلۆ لۆ هاتەوە. سیارەکە 50 تەنە باری کردیا ئێدە تەن لۆ هاتەوە، 2 تەنە چرێکە 50 تەنەکەیت کە چرێکە ڕووکە لە زادەی ئەمە دەرێ فەلاحش ساعەکە 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 لە زروفەی. جوتیارانی سنووری مەخمور دەڵێن ئێمە لەلایەن حکوومەتی هەرێم و بەغدا بووینەتە قوربانی و جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان جوتیارانی سنوورەکە و شارەکانی دیکەی عێراق. مەخمور ئێستا لەوان بین حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لەو بێساحب مایتەوە بەکەیت خۆیان گەمە بەچارە نووسی خەڵکەی دەکەن. ئەمە ئێستا لە ئەسێراتی 20 کیلۆمەتر لەمە دوورە دۆرمی 900 کیلۆ لۆ هاتەوە، کەرکووک 40 کیلۆمەتر لەمە دوورە دۆرمی 80 کیلۆ لۆ هاتەوە، ئێمە دۆرمی 150 کیلۆ لۆ هاتەوە. ئەمە مەسەڵەن 100 دۆرمەیە، لە 100 دۆرمەکەی 6 دۆرمی نووسیا، ئەوە 40 دۆرمی هەرفت کردیا، ئەو زەلەوی 270 کیلۆ هاتەوە، ئەگەر بە معادلی حسابکە 150 کیلۆ هاتەوە لە ئەو ملەتەی. ئەمە استقلال دەکرێن بە قوربانی زوروفی سیاسی کراینا، یعنی غەدرەکە لەمە دەکرێن. ئەمە بێکەسین و وەختی دەنگدانیش دێ هەمی دێکلچی باک دەداتن لێرە ئەمن ئەوار لۆ دەکەم ئەوار لۆ دەکەم کەسیش ئەوەی منە. حکوومەتیش غەدرمان لێ دەکە، ئەو حکوومەتەی بێ خۆمان نازانین نە شانازی پێوە دەکەین. یعنی ئەگەر ئەمە عێراقینا لۆ حەقمان نادەن، یعنی لۆ لەمە دەکەن. چ ڕۆژە گەنمان بار کردیا، گەنمەکان هەموو ئەسپێ لێدایە چینەشکە دەبینە خوار، یعنی بەڕاستی ئەمە زەرمەندی. باشە لۆ لە جنوب بگدە لۆ لە منوار ناگری، فەرقی منوی چییە؟ ئەو لۆ مواتنی دەرەجەیەکە ئەمن لۆ دوومە. سایلۆی مەخمور یەکێکە لە گەورەترین سایلۆکانی عێراق، سەرباری ئەوەی زیاتر لە مانگێکە جوتیارانی سنوورەکە لە نۆرەدان تاوەکو گەنمەکانیان ڕادەست بکەن، بەڵام وەکو خۆیان دەڵێن بابەتی ئێمە بە سیاسی کراوە و ڕێژەیەکی زۆر کەم گەنممان لێوەردەگرن و کەسیش نییە داکۆچیمان لێ بکات. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، مەخمور.